ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و بیسەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندان بۆ پێشکەشکردنی گەشتیاوەڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە سەرەتاش سەردێڕی چەند هەواڵێکتان بۆ خوێن گیان لە دەستدانی کرێکارێک بەهۆی بەرکەوتنی شتی سەخت لە کرماشان برینداربوونی سێ مێرمنداڵ بەهۆی تەقینەوە لە کارگەیەکی قورووە کەمی کلاسی دەرس و مامۆستای وانەبێژ لە پارێزگای ورمێ وەشکبوونی دەریاچەی ورمێ بەهۆی سیاسەتەکانی حکومەت درێژەی ناڕزایەتی کرێکاران لە کارخانەی فولادی سیادینی ئەبهەر مانگرتنی کامیۆنداران لە مەعدەنی زەرەن و دژایەتی گەنجانی ئیسرائیلی لەگەڵ پەیوەستبوون بە ئەرتەشی ئەو وڵاتە. گیان لە دەستدانی کرێکارێک بەهۆی بەرکەوتنی شتی سەخت لە کرماشان بەیانی ڕۆژی هەینی 29 پوشپەر پاسەوانی یەکێک لە خانووەکانی کرماشان لە کاتی هێرشی مامورانی شارەداری بۆ سەر دانیشتووی ئەو ساختمانە بەهۆی بەرکەوتنی شتی سەخت گیانی لەدەستدا. بەپێی هەواڵی گەیشتوو مامورانی شارەداری ناوچەی پێنجی کرماشان هێرشیان کردوێتە سەر دانیشتووی یەکێک لە ساختمانەکانی ئەو ناوچەیە و هەموو کەلوپەلەکانیان فرێداوەتە خوارەوە. لا کامی فرێدانی کەلوپەلی نێو ماڵێ و شار و مەندەش پاسەوانی ساختمانەکە بە ناوی عەلی غوڵامی تەمەن 68 ساڵ بەهۆی بەرکەوتنی کەرەستەی ئەو ماڵە گیانی لەدەستداوە. برینداربوونی سێ مێرمنداڵ بەهۆی تەقینەوە لە کارگەیەکی قورووە بەیانی یەکشەمە 30 پوشپەر مەخزەنی بەنزینی کارگەیەکی نۆژەنکردنەوەی ئۆتۆمبیل لە شاری قورووە تەقیوەتەوە بۆ هۆیشەوە سێ کرێکاری مێرمنداڵ بریندار بوون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ڕووداوەکە لە شارۆچکەی تەعمیرکارانی قورووە ڕوویداوە. لە ئەنجامی ڕووداوەشدا سێ کرێکاری مێرمنداڵی تەمەن 16 و 17 و 18 ساڵ بە سەختی بریندار بوون و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. کەمی کلاسی دەرس و مامۆستای وانەبێژ لە پارێزگای ورمێ بە وتەی وستانداری پارێزگای ورمێ بۆ ساڵی تازەی خوێندن پێویستیان بە 8,000 کلاسی دەرسی نوێ هەیە. وتەکانی ئەو بەرپرسە حکوومەتیە لە حاڵێکدایە کە وەزیری ئاموزش و پەروەردشی ڕژێم لە ڕۆژانی ڕابردوودا ڕایگەیاندەبوو کە بۆ ساڵی تازەی خوێندن پێویستیان بە هەزاران کلاسی دەرس و 140,000 مامۆستای وانەبێژ هەیە. کەمی معلم و کلاسی دەرز لە حاڵێکدایەکە کۆماری ئیسلامی پاش نەڕزایەتیەکانی بزوتنەوەی ژینە سەدان مامۆستای لەسەر کار دەرکردووە و مامۆستایانی شاغڵ لە ئاموزش و پەروەرش لە ئاسکەمی هەقدەست ناڕازین. وشکبوونی دەریاچەی ورمێ بەهۆی سیاسەتەکانی حکومەتەوە بە پێو دیمەنانی لەلایەن سەتەلایتەکانەوە بڵاوکراونەتەوە دەریاچەی ورمێ لە وشکبوونی تەواو نزیک بووەتەوە. بەڕێوەبەرایەتی ئیدارەی سەرچاوە سروشتیەکانی ئازەربایجانی غەربی ڕایگەیاند باکووری دەریاچەی ورمێ تەنیا 4 بۆ 5 سانتیمەتر ئاوی تێدایە و باشووریە و دەریاچەیەش تەنیا 14 بۆ 15 سانتیمەتر. ئەو ڕێژەیەش تا کۆتایی وەرزی هاوین بە تەواوی وشک دەبێت. وشکبوونی دەریاچەی ورمێ کارەساتی ژینگەی لێ ئەبێتەوە و چالاکانی ژینگەیی سەبارەت بە بڵاوبوونەوەی گەردەلوولی خوێ لە ناوچوونی کەشاوەرزی و هەوەرەبوونی ملوێنان کەس هۆشداریان بە حکومەت داوە. درێژەی ناڕزایەتی کرێکاران لە کارخانەی فولادی سیادینی ئەبهەر ڕۆژی یەکشەمە 30 پوشپەر کرێکارانی شاغڵ ببورن لە کارخانەی فولادی سیادینی ئەبهەر بۆ جارێکی دیکە دەشبەنەدانی داخوازیەکانیان کۆبوونەتەوە. بە وتەی کرێکاران ماوەی 2 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و خاوەنکار هێشتا ئیزافەکاری و پاداشتی ساڵی 1404 هەتاوی بۆ کرێکارانی ئەو کارخانەیە پەرداخت نەکرد. ناڕازیان ڕایانگەیاند چەند جار بە مەبەستی گەیشتن بە داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕیوە بەڵام لەلایەن خاوەنکارەوە هەڕەشەی دەرکردنیان لێکراوە. مانگرتنی کامیۆنداران لە مەعدەنی زەرەن بەیانی یەکشەمە 30 پوشپەر کۆمەڵێک لە کامیۆندارانی شاغڵ لە مەعدەنی زەرەن دژ بە دۆخی سەختی پیشەی و مەعیشەتی دەستیان لە کار کێشایەوە و جادەی سەرەکی و مەعدەنیان داخست.
شۆفێرانی بار هەڵگر پاژمانگرتن لە کۆبوونەوەیەکی ناڕەزایەتیدا خوازیاری چوونە سەرەوەی نرخی کرێبار و هەقدەست، دابینکردنی پارچەی یەدەگی ئۆتۆمبیل، دابشکردنی دادپەروەرانەی بار، پێدانی بیمەی دەرمانی کارامە و وەلانانی جیاوازی بوون. خۆپیشاندانی خەڵکی نەسیمشار دژ بە بێئاوی، دانیشتوانی چەند گەڕەکی نەسیمشار لە تاران ڕۆژ یەکشەمە 30 پوشپەڕ دژ بە بڕینی بەردەوامی ئەو خۆپیشاندانیان کرد. بە وتەی ناڕازیان نەبوونی ئەو کارەبا ژیانی بۆ خەڵک تاڵ کردووە و هیچ لایەنێکی پەیوەندیدار بایەخ بە کێشە و گرفتی خەڵک نادات. ڕۆژی ڕابردوو بەرپرسانی وەزارەتی وزەی ڕژیم ڕایگەیاندەبوو کە مەخزەنی ئاوی بەنداوەکانی تاران لە بەتاڵبوون نزیک بووەتەوە، ئەبێ خەڵک هاوکاریان بکەن. هەروەها بەپێی ئامارەکان 25 پارێزگا و 53 شاریێران لەگەڵ تەبیاوی بەرەو ڕووبوونەتەوە. کۆبوونەوەی کرێکاران لە شارەداری زەهدان، کرێکارانی شاخڵە شارەوانی ژمارە 5 زادان ڕۆژی یەکشەمە 30 پوشپەڕ دژ بە نەدانی هەقدەست کۆبوونەوە. بە وتەی کرێکاران ماوەی 4 مانگە هەقدەست و مەزایەن وەرنەگرتووە و لە دۆخێکی سەختدا دەژین. بە وتەی یەکێک لە کرێکارانیش 70 کارگەر لە بەشی فەزای سەوزی شارەوانی ناحی 5 زادان کار دەکەن و شیرکەتی پەیمانکار هەر جارە و بڕێک لە داخوازیەکانیان پەرداخەکات، بەڵام ئەو بڕەپارە وەڵام دەرەوەی پێداویستی کرێکاران نییە. ئەشکەنجەی مرتەزا ئەسەدی لە گرتوخانەی ئەمنیەتی قوم پاش بردومانی زیندانی ئەڤین. مرتەزا ئەسەدی بەندکراوی سیاسی ڕاگیراو لەو بەندینخانە بۆ زیندانی فەشافویە و لەوێشەوە بۆ زیندانی ئەمنیەتی قوم گوازراوەتەوە و لەژێر ئەشکەنجەی سەختدایە. مرتەزا ئەسەدی مامۆستای زانکۆی ئازادیخوازی خەڵکی تاران سەرەتای مانگی پوشپەڕ ئەم ساڵ لەلایەن وەزارەتی ئیتلاعات دەست بەسەر و سەرەتاش بۆ زیندانی ئەڤین ڕاگوێزرا. پاژێرشی ئیسرائیل بۆ سەر زیندانی ئەڤین ئەو بەندکراوە هاوڕێ لەگەڵ بەندکراوانی سیاسی دیکە بۆ زیندانی فەشافویە گوازرایەوە. ناوبرا و پاشماوەیەک بۆ یەکێک لە خانوەکانی وەزارەتی ئیتلاعات لە قوم گواستراوەتەوە و هەر ڕۆژە شکەنجە دەدرێت. مرتەزا لە ماوەی بەندکرانیدا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵە بێبەش کراوە و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ سەبارەت بە دروستبوونی مەترسی لەسەر گیانی و بەندکراوە سیاسیە هۆشداریان بە دەستگای قەزایی داوە. دەست بەسەرکردنی دوو چالاکی مەدەنی لە ڕەشت و جوڵفا. ڕۆژی دووشەمە 30 پوشپەڕ نووسەرێکی خەڵکی ڕەشت بە ناوی ڕۆزیتا ڕەجایی و پارێزەرێکی خەڵکی جوڵفا بە ناوی ئێڵماز مێهرعەلی بێگلو لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کراون. بەپێی زانیاریەکان ڕۆزیتا ڕەجایی پاشبانکران بۆ لە قیچواری دادگای یان دادسەرای گشتی و ئینقلابی ڕەشت بە تۆمەتەکانی تەبلیغ تژی نزام، بڵاوکردنەوەی پڕوپاگەندە، توڕدانی حجابی ئیجباری و لە قاودانی توێژینەوەکانی دادسەرا دەست بەسەر کراوە. ناوبراو لە مانگی خەزەڵوەری ساڵی 1402 هەتاویش بە 4 ساڵ و 1 مانگ زیندان سزادراوە. لەلایەکی دیکەوە هێزە ئەمنیەتیەکانی جوڵفا بە بێ بەڵگەی قەزایی هێرشیان کردوتە سەر ماڵی ئێڵماز مێهرعەلی بەیگلۆ. وێڕای زەوتکردنی کەلوپەلی شەخسیە و شارومەندەش ناوبراویان بە تند و تیژیەوە دەست بەسەر کردووە. کوژران و برینداربوونی 6 سوخودبەر لە میحوەری ئێرانشار بۆ خاش. شەوی یەکشەمە 5 سوخودبەر بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە میحوەری ئێرانشار بۆ خاش گیانیان لەدەستدا و کەسێک بریندار بوو. بەپێی راپۆرتی حاڵوەش هێزەکانی حکوومەت بە دوای ئۆتۆمبیلی سوخودبەراندا کەوتون و بۆ هۆیەوە چەند ماشینی سوخودبەر بەریە کەوتون و لە ئاکامی ڕووداوەشدا 5 سوخودبەر لە ئاگردا سوتاون و سوخودبەرێکیش بریندار بوو. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە ناسناوی گیان بەخت کردوان بۆ ڕایگشتی ئاشکرا نەکراوە. مانگرتنی زەردۆشت ئەحمەدی ڕاغب لە خواردن لە زینداندا. زەردەشت ئەحمەدی ڕاغب چالاکی مەدەنی بەندکراو لە واژۆکارانی بەیانیەی 4 کەس بۆ دەست لە کارکێشانەوەی عەلی خامنەیی لە ناڕزایەتی بە گوشاری ناوەندە ئەمنیەتیەکان بۆ سەر بنەماڵەکەی دەستی داوەتە مانگرتن. زەردۆشت ئەحمەدی ڕاغب لە بەڕێوەبەرانی کارزاری 3 شەمانەی نابۆ ئەعدامە و
هەرجارە و بە بیانوویەک پەروەندەی تازەی بۆ ساز دەکەن. لە ڕۆژانی ڕابردووشدا کوڕی تەمەن 16 ساڵی ئەو بەندکراوە سیاسیە بانگهێشتی ئیدارەی ئیتلاعات کراوە و ناوبراو لە ناڕزایەتی بە گوشارەکانی وەزارەتی ئیتلاعات بۆ سەر بنەماڵەکەی مانی لە خواردن گرتووە. دوای ناوەڵمان سەبارەتە بە دژایەتی گەنجانی ئیسرائیلی لەگەڵ پەیوەستبوون بە ئەرتەشی ئەو وڵاتە. لە ڕۆژانی ڕابردوودا کۆمەڵێک لە گەنجانی ئیسرائیلی کە بانگهێشتی سەربازی لە ئەرتەش کراون بانگهێشتنامەکانیان لە کۆبوونەوەیەکی ناڕزایەتیدا سووتاندووە و ڕایان گەیاندووە کە نایەنەوێت لە کۆمەڵکوژی خەڵکی غەزەدا بەشدار بن. ئەو گەنجانە یان ئەو گەنجە ئیسرائیلیانە سەر بە ڕێکخراوی مافی مرۆڤی ئیتامار گرینبێرگ بوون و ویدیۆی سووتاندنی بانگهێشتنامەکانیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو کردوێتەوە. جێگای ئاماژەیە کە لە ڕۆژانی یەکشەمە و دووشەممەدا بەلانی کەم 104 فەڵەستینی لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ناوەندی دابشکردنی یارمەتی مرۆیی لە کەرتی غەزە گیانیان بەخت کردووە و بەدەیان کەسیش بریندار بوون. هەروەها ڕێکخراوی مافی مرۆڤ ڕایگەیاندووە کە لە ماوەی یەک مانگی ڕابردوودا 28 فەڵەستینی بەهۆی برسیەتی گیانیان لەدەستداوە و سەبارەت بە ڕوودانی قەیرانی مرۆیی لەو باریکەیە هۆشداریان بە کۆمەڵگای جیهانی داوە. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەوڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتە.